ئێستادا چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید سازەکرێت. بێگومان وەزارەتی ڕۆشنبیری ساڵانە هەوڵەدات کە لە ڕێگەی چالاکیەکانەوە و لە ڕێگەی سازکردنی فستیڤالەکانەوە بە چەندین شێواز هەوڵەدات گزارشت لە جینۆساید بکە. بێگومان لە ئێستادا لە پارێزگای سلێمانی و هەروەها لە بەڕێوەبەرێتی بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید سازکرا کە تیایدا چەندین فیلم و هەروەها کورتە فیلمی تایبەت بە جینۆسایدی گەلی کورد و هەروەها بەڕێوەچوونی چانەڵەکی تایبەت بۆ کەیسا لەخۆگیرە. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرێتی گشتی و ڕۆشنبیری و هونەر لە پارێزگای سلێمانی بەڕێوەبەرێتی بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ چوارەمین دیداری چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید سازکرا کە تێدا چەندین فیلم و کورتە فیلمی تایبەت با جینۆسایدی گەلی کورد و بەڕێوەچوونی چانێڵی تایبەت بەو کەیسە لەخۆگیرە. بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ چوارەمین دیداری چەمچەماڵ بە فیلمی جینۆسایدمان ئەنجامدا. لەم چوارەمین دیدارەدا 10 فیلم نمایش کرا کە فیلمەکان سەرجەمیان لەسەر جینۆساید بوون و 3 فیلمیان درێژ و نیمچە درێژ و 7یان کورتە فیلم بوون و پانێڵە پێشکەش کرا لەسەر گرنگی فیلم و ڕۆڵی فیلم و سینەما لە ناساندنی کەیسەکانی جینۆساید و چیرۆکانی جینۆساید و ئەنفال بە جیهان و هەروەها دەستپێکی دیدارەکەشمان بە مەقام و بەستەی گەرمیانی بوو کە تایبەت بوون بە بواری ئەنفال و جینۆساید. بێگومان گرنگی سازانی ئەم دیدارانە بۆ ناساندنی زیاتری کەیسەکانە لە ڕووی سینەما و کەیسەکانی جینۆساید و هەروایە چێتر لە گرنگیەکانی ئەوەیە کە ئێمەمانێ هونەرمەندانی دەرەوە بینینە سنووری چەمچەماڵ بۆی لۆکیشن و چیرۆکەکانی جینۆساید ببینن لەم شوێنەدا چکەمە ناوەندێکی ئەنفال نشینەوە کۆمانەزانین و لەسەر ئاستی پارێزگای سلێمانیش بە پایتەختی شەیدان و ئەنفالکراوان ناسێنراوە و هەروە ئەمانەوێ و هونەرمەندانیش بە چەمچەماڵ بناسێنین بە بەرهەمەکان بە چەمچەماڵ بناسێنین کە ئەم بوارانە ئەم فیلمانە ئەم هونەرمەندانە ئیشان لەسەر کەیسی ئەنفال کردووە بۆی کە بە سنوورەکەی ئاشنا بن.